سڵاوێکی شۆڕژگەرانەتان پێشکەش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی مەجموعە بەرنامەهایەک کە بۆ نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئامادەکراوە. لە بەرنامەی ئەمڕۆژماندا میوانداری بەڕێز کەریم ئەمانی ئەنجامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە دەبین. هیوادارین کاتتان هەبێت تا گوگۆتایی بینەرمان بن و کەڵکی پێویستیشی لێوەرگرن. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. بەڵێ هاوڕێکەریمان لەگەڵا کاکەریم سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە و ئەم کاتەی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش خۆش و پێش 26 ڕێبەندان لە ئێوە لە هەموو هاوڕێیان و هەسوراوانی کۆمەڵە گەزبای بکەن. زۆر سپاس کاکەریم. کاکەریم پێم خۆشە پرسیارەکانم بەوە دەست پێ بکەم کە کۆمەڵە ماوەی زیاتر لە 9 ساڵ بە شێوەی نهێنی و بەبێ ئەوەی خۆی وەک ڕێکخراوێکی خاوەن ناسنامە ناسان دەبێت خەریکی کاری سیاسی و ڕێکخستن بووە. چ تایبەتمەندیەک وای کرد کۆمەڵە دوای ئەوەی دەست دەکات بە کاری عەلەنی و خۆی بە جەماوەری خەڵک دەناسێنێ زۆر زوو جەماوەری دەبێتەوە؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت. دیارە لە تەواوی ئەو مێژوەدا ئێمە زۆر جار لەسەر ئەو تایبەتمەندیانەی کۆمەڵە قسەمان کردووە، وەلی تایبەتمەندیەکان بە باوەڕی من ئەوەندە بەرجەستن، ئەوەندە متەنەوع و فرەچەشنن کە هەتا قسەیان لەسەر بکەیە ڕوونی بکەیەوە بە تایبەت بۆ نەسلی نوێ ئێستا کەمە. دیارە کۆمەڵە کاتێک لە ساڵی 38دا مەجموعەیەک هاوڕێی دانیشتوو خوێندکار دەبن لە دانشگاکانی تاران و تەورێز و شتە، یەکتر دەبینەوە بەپێی بارودۆخێک کە ئەو دەم بخوانە هەڵی دەسەنجێنن، بەپێی زەرورەتێک کە هەستی پێ دەکەن، بۆشایی یەک دەبینن جریانێکی وەک کۆمەڵە چەپ و کۆمۆنیست لەو کاتەدا کە بتوانێت وەڵامدەرەوەی پرسیارەکان یان نیازەکانی ئەو سەردەمە بێت بوونی نەبوو. ئەگەر چی جریانی چەپ بوو زۆریش بەرچاو بوون، بەڵام نەیانتوانی بوو ئەو جۆرەی کە پێویستە بە پیر پێداویستی و زەرورەتەکانی ڕۆژی ئەو سەردەمەوە بچێت. کۆمەڵە ئەو کات لەلایەن ئەو مەجموعە هاوڕێیەوە بەو مەبەستە پێک دێت. ساڵی 48 کاتێک کۆمەڵە دروست دەکەن ئەو مەجموعە هاوڕێیە، بەدوای ئەوەدا مەجموعەیەک ئیبتیکاراتی دیکە بە خەرج دەدەن کە ئەوە دەبێتە هۆی ئەو گەشە سەندن و پەرەسەندن و جەماوەری بوونەوەی کۆمەڵە لە ناو جەماوەدا و کە بە تایبەتی دوای بەستا شۆڕشی 57 زۆر بەرجەستە دەبێتەوە. تایبەتمەندیەکانیش ئەوەن یا ئیبتیکارەکان ئەوەن کە ئەو هاوڕێیانە لەو کاتدا لەگەڵ ئەوەی کە خوێندکار بوون، لەگەڵ ئەوەی کە بە تیعداد زۆر نەبوون، بەڵام هەوڵیاندا بوو بە جۆرێک نفوس بکەنە ناو هەموو لایەنەکان بوارەکانی ژیانی کۆمەڵانی خەڵک یا هەموو چین و توێژەکانی خەڵک لە ئەکسەری شوێنەکان و ناوەندەکانی کار. زۆربەی ئەو هاوڕێیانە لە ناوەندە سەنعەتیەکاندا وەکو کرێکار کاریان دەکرد. زۆربەیان بە تایبەت لە شوێنەکانی وەکو کوردستاندا کاریان دەکردووە، کاری بەنایی و ئەو جۆرەشتانەیان دەکرد. بۆیە یعنی جێهرەیەکیان لەخوا نیشاندا بوو کە بەئیستا دەرد ئاشنای خەڵکن، لەگەڵ ژیانی خەڵک تێکەڵن و لەگەڵ ئەوەشدا ئەو کەسانە هەتەنیا ئەوە نەبوو، بەڵکە ئەو ئیرادەی کە لەسەری پێداگریان کرد بۆ دامەزراندنی کۆمەڵە لە عینی حاڵدا ئامانج و ئوفوقیشیان لەبەرچاو بوو کە هەتا ئێستاشی لەگەڵ بێت، ئەگەر چی بەداخەوە زۆرێک لەو هاوڕێیانە ئێستا لە ژیاندا نەماون، زۆرێکیان بڕێگای دیکەدا ڕۆشن بوو، ئێستا لە حەیاتدا هەن، بەڵام ئەو سەردەمە لەو کاتدا ئەوانە بە ئیرادەیەکی پتەوە لە عینی حاڵدا زۆر وەفادار بەو ئامانجەی کە بۆ خۆیان دیاری کردبوو، ئەو ئوفوقەی کە دیاریان کردبوو بخوان و لە پێناویدا دەبوو خەبات بکەن، زۆر وەفادار بوون، زۆر جەسوور بوون و لە عینی حاڵدا زۆریش فیداکار بوو. ئەو تێعداد ڕفێقا ئەو کاتە زۆربەی هەرە زۆریان کەم و زۆر بۆ ماوەی زۆر و کەم کەوتنە زیندانەکانی ڕژیمی شاوە، یعنی لەو خەفەقانەی ڕژیمی شادا ئەوان توانی بوویان جۆرێک کار و بستا ئەو بەرنامە و شتێکە لە ذهنی خواندا بوو، ئەو تشکیلاتی کە بۆ خوان شکڵیان پێدا بوو بەرەو پێش بن کە ڕژیمی شا زۆر بە کەمی دەیتوانی نفوس باتە ناوێنەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چێرەکانیان وەختیش ناسایی دەکران بۆ ماوەی کورت و درێژ. زۆری لە ڕفێقان چەندین ساڵ
لە زیندانەکانە مانەوە بەشێکیان تەنانەت لە سەردەمی ڕاپەڕیندا لە زیندانەکانی شادا هاتنە دەرێ. ئەمانە کۆمەڵێک تایبەتمەندی بوون، منزورم ئەو جەسووری و ئەو وەفاداریە تا ئەو کاتە بەو ئامانجەی کە بۆ خۆیان دیاری کردووە. کاتێکی ڕاپەڕین دەکرێت کۆمەڵە ئەگەرچی تا ئەو کات نهێنی بوو، بەڵام وتم لە زۆربەی ناوەندێکاری و خوێندکاری و لە زۆر بێستا ئەبعادی ژیانی خەڵکدا نفوزیان کردبوو، وەکو چێهرەیەکی خۆشناو کەسایەتی خۆشناو لە ناو خەڵکدا ناسرا بوون و خەڵک متمانە و اعتمادی پێ دەکردن. کاتێکی ڕاپەڕین ڕوویدا هەر ئەو چێهرانە بوون کە هاتن کۆمەڵێک کاری ئەو سەردەمەیان لە ئەستۆ گر و لە سەدری ئەو حرەکەتانەدا قەراریان گر بوون بە پێشەنگ و پێشڕە و هیدایەتکەری ئەو حرەکەتانە. بۆ نمونە لە دوای ڕاپەڕیندا کاتێک بێستان نەورۆزی 58 لە سنە بە ئیبتکاری کۆمەڵە جەماوەریشی زۆر ڕێک دەخرێەوە، کۆمەڵەیە هیدایەتی دەکات نەورۆزی 58 لە سنە بەڕێوە دەچێت. ئەمە یەکێک لە ئەوڵین هەنگاوەکانی بەئێستا کۆمەڵەیەکە بۆ جەماوەری بوونەوە بۆ خۆناساندنێکی زیاتر یا دەورنەخشنواندنێکی زیاتر لەو پێناوەدا هەڵی هێنا. بەدوای ئەوەدا یعنی کۆمەڵێک کاری دیکەی کرد کە لەنەوەی خۆیدا کەموێنە بوون، هیچ کام لە جەریاناتی سیاسی ڕەوتەکانی پێش ئەو و تەنانەت ئەو ڕەوتانەی کە هاوکات لەگەڵ ئەوی لە سەحنەی سیاسی ئێران و کوردستاندا بوون دەستیان بۆ ئەو ئیبتیکارانە نەبرد. لەوانە بە ئیرادەی کۆمەڵە بە دوای نەورۆزی 98 سنەدا کۆچی مەریوان دەست پێ دەکات، دوای ئەوە بەئێستا بڕیاری شەڕی مقاومەتی چەکدارانە لە عەلەیهی هێرش و داگیرکاری ڕژیمی جمهوری ئیسلامی بەبێ تەردید دەدا و خەڵک بۆ ئەوە سازمان دەدا. لەگەڵ ئەوەدا ژنان بەئێستا بە پێچەوانەی هەموو جەریانەکانی دیکە کە تا ئەو کاتە ئەوە زۆر بەدەگمەند بوو بە ئیرادەی کۆمەڵە ئێستا ژنان دێنە ناوڕیزی خەباتی چەکداریەوە. لەگەڵ ئەوەدا لە ناو خودی شارەکاندا بۆ بەڕێوەبردنی شارەکان مەجموعەیە کاری هەنووکەی لەو کاتدا دەستیان دەدات بەئێستا بەرنامەڕێزیان بۆ دەکات و لەگەڵ عینی حاڵیدا بەڕێوەیان دەبات. لەوانە تشکیلی شۆڕاکان ئەو کات بۆ بەئێستا ئیدارەی ئومور و کاروباری ڕۆژانەی خەڵک و لەگەڵ ئەوەدا پێکێنانی یەکێتی جوتیاران لە زۆربەی شارەکان لەوانە مەریوان، بانە، سەردەشت، بۆکان، کامێران ئەگەر ئیشتوانەکە مەجموعەیەک لەو شارانە بەئێستا یەکێتی جوتیارانی پێکێنا کە ئەو یەکێتی جوتیارانە نەوعێک تەشەکل بوو بۆ بەرەو پێشبردننی بەئێستا عینی ویست و مەبەست و نیازەکانی ئەو توێژە لەو سەردەمەدا کە کۆمەڵە ڕێبەری دەکردن و کۆمەڵە ڕەنموودی پێدەدان. بەدوای ئەوەدا کۆمەڵێک هەر لەو زەمانەدا بۆ سازماندان بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ ئەوەی کە کۆمەلگا جۆرێک تووشی شڵەژان و بێ ئاسۆ نەبێت، کۆمەڵە لە زۆربەی شارەکان دەستیدایە دروستکردنی شۆڕای گەڕەک و شارەکان کە دواتر بە بنکەکان دەناسرێن یا دەیناسین. لە زۆر شارەکان شۆڕای ژنانی دروست کرد، شۆڕای معلیمانی دروست کرد، شۆڕای بێکارانی دروست کرد و شۆڕای ژنانی تەنانەت دروستکردنی. مەنزورمەوەی ئەوانە هەمووی بۆشاییەک بوون کە هیچ کام لە جەریانێتی دیکە لەو کاتەدا ئیقدامیان پێ نەکرد، لە بیریدا نەبوون یا ئەسڵەن نەیان دەویست ئەوە مەبەستیان ئەوان ئەوە نەبوو، چون ئەوە بە زیانی زۆرێک لە جەرانی دیکە تەواو دەبوو. بەڵام لە کۆمەڵە بۆ کۆمەڵە ئەوە ئامانج بوو، بۆ کۆمەڵە ئەوە هەدەف بوو کە ئەو بوارانە پڕ کاتەوە و هەموو ئەو بەئێستا کلێنانەی کە من باسم کردن و کۆمەڵە دەستی بۆ بردبوون دەور و نەخشی تێدا دیت بوون، هەمووی ئەوە باعث بوو کە خۆت بە خۆت بێستا ئەوەی لە دەوری ئەو تەشەکلانە ئەو ڕێکخراوانە ئەو نەهادە مەدەنیانە کۆب بوونەوە بەشی هەرە زۆری دواتر سەمپاتی بە سیاست و بەرنامە و ڕێبازی کۆمەڵە پەیدا کردووە، چۆن بڵێن هاوکار و هاویار و هاوهەنگاو لەگەڵ کۆمەڵەدا بێستا ئەو پرۆسی دواتریان بەرەو پێش برد. بۆیە ئەوانە ئیبتیکاراتێک بوون کە لەنەوەی خۆیدا دەگمەن بوون، لەنەوەی خۆیدا زۆر ئیبتیکاراتێکی بەرجەستە و کاریگەر بوون بۆ بێستا جەماوەری بوونەوە کە مەبەستی پرسیارەکەی ئێوەیە جەماوەری بوونەوەی کۆمەڵە لەو سەردەمەدا. بەڵێ زۆر سپاس کاک کەریم. کۆمەڵە
هەم خەباتکارێکی بواری خەباتی چینایەتیەوە هەم لە بواری دابینبوونی مافەڕەوە پێشەلکراوەکانی خەڵکی کوردە خەبات دەکا. ئەم ڕێکخراوەیە چۆن توانیویەتی لە هەردوو بوارەکەدا زۆری ئاوا کاریگەر ببینێت؟ پێم وایە کوساری پێشودا هەندێک ئاماژە بەوە کرا، بەڵام بۆی کە زیاتر جوابە ڕوون بکەینەوە بیکەینەوە زیاتر. ئەزانی وەختێک کۆمەڵە هەر وتمان لە سەرەتای دروستبوونیەوە دیارە مدافعی چینی زەحمەتکێشی کۆمەلگا بوو، یعنی بەو مەبەستە وەکو جەریانێکی چەپ و کۆمۆنیست مدافعی جەریانێک بوو، توێژێک بوو، بێستا کۆمەڵێک لە خەڵک بوو کە تا ئەو کاتە نادیدە گیرا بوون، تا ئەو کاتە ستەمدیدەترین توێژی کۆمەلگا بوون، کۆمەڵە خۆی کرد بە خاوەن، خۆی کرد بە مدافعیان، خۆی کرد بە پاڵپشت و ڕێبەر و ڕێنیشاندەریان و لە عینی حاڵدا ئێعتیباری پێبەخشین کە دەبووە چینی کرێکار، چینی زەحمەتکێش لە ناو کۆمەلگادا، چ لە کوردستان و چ لە ئێران لەو سەردەمەدا. بەڵام ئەو تەشەکلانەی کە دواتر وەکو باسم کرد وەک ئیتحادیەی معەلیمان، وەک ئیتحادیەی ژنان، وەکو شۆڕای بێستا هونەرمەندان، زۆرێک لەو ناوەندانی کە ئەو کادروستی کردن هەر یەک تایبەت بە چین و توێژێکی جیاواز و تایبەت لە ناو کۆمەلگادا بوو. ئەوانەی هەموو لەژێر چەتری خۆیدا کۆ کردبووە، یانی تەنیا تەمەرکوزی نەکردە سەر توێژێک بە نێوی چینی کرێکار و پێی وابێت ئەوەیە تەنیا وەزیفەی ئەو کە دەبێت ئەو ئامانجە بەرەو پێش ببات، بەڵکە هاوکات شرایطی ئەو کاتی کۆمەلگای کوردستان بە تایبەتی کە کۆمەڵە لەوێ دەوری زیاتر دەنوان بە جۆرێک بوو کە کۆمەڵە دەبوو خۆی بە خاوەنی هەموو بەیستا لایەنەکانی ئەو ڕووداوانەی کە لە ناو کۆمەلگادا ڕوودەدەن، ئەو زەروریەتانەی کە هەن، ئەو پێداویستی و نیازانەی کە لە کۆمەلگادا بەری دەکرێت، کۆمەڵە دەبوو خۆبکە بە خاوەنی لەوانە لەگەڵ ئەوەی کە چین و توێژی کرێکار و زەحمەتکێشی خاوەنی اعتیبات کرد، پێگەی هێنانە سەرێکردنی بە توێژێکی جێگای ڕێز لە ناو کۆمەلگادا ئێعتمادی پێبەخشین، هاوکات ژنانیشی لەو ئاستەدا بەرجەستە کردەوە، ژنانیشی کردە خاوەن بێستا بیر و ڕای خۆیان، خاوەن ڕای خۆیان و ئێعتمادیشی پێبەخشین، لەگەڵ ئەوەدا دەخیلی کردن لە بەڕێوەبردنی کاروباری سیاسی و ئوموری ئیجتیماعیدا لە هەموو زەمینەکاندا. ئەوانە توێژایەک بوون کە کۆمەڵە لە بەرابەریان دەبێت تەفاوت نەبوون و خۆی بە خاوەنیان زانی. لەگەڵ ئەوەدا لە کوردستان هەر لە دێرزەمانەوە بەتە هەتا ئێستاشی لەگەڵ بێت، یەکێک لەو بێستا بەشانەی یان لەو لایەنانەی کە کۆمەڵە خۆی زۆر سادقانە بە بەرپرسی زانیوەوە خۆی کردو بە خاوەنی مەسەلەی بێستا خواستی نەتەوەییە. ئەو خواستی نەتەوەییە کە زۆر بەرجەستەیە لە کوردستاندا هەتا ئێستاشی لەگەڵ بێت، ئەگەر چی حیزب و لایەنی دیکە بووە خۆیان بە نوێنەری ئەو لایەنە زانیوە، ئەو ڕەوتە، ئەو جریانە، ئەو ویستە زانیوە، بەڵام بە دەلیلی جۆرێک ناپەیگیربوونیان، ناسادەقبوونیان دەتوانم بڵێم لەگەڵ شعارەکانیان، لەگەڵ دروشم و ئەو ئامانجانەی کە بە زاهیر بۆ خۆیان دیاری کردووە، بۆیە کۆمەڵە ئەو بۆشایشی پەر کردوێتەوە وەکو خاوەن قەزیەکە زۆر سادقانە ڕاهنمودی داوە، زۆر سادقانە ڕێگاچارەی بۆ حەلی کێشەی نەتەوەیی خستۆتە بەردەست و خەڵک ئەو ڕێگا حەل و ئەو بێستا شێوازانەی کە کۆمەڵە بۆ مەسەلەی حەلی نەتەوەیی لە کوردستاندا وەک ڕاهنمود داوێ بە خەڵک ڕێکاری خستۆتە بەردەم خەڵکو بۆ ئەو کێشەیە، لەلایەن خەڵکەوە مەقبولیەتی بووەوە، ڕێگایەک بووە کە هەم توانیوێتی زۆر سادقانە بەرەو ئەو ئامانجە نزیک بێتەوە بچێتە پێشێ و هەم لەگەڵ ئەوەدا کەمترین زیان خەڵک لەو پێناوەدا ببینێ. هەتا ئێستاشی لەگەڵ من پێم وایە کۆمەڵە لەو زەمینێدا بە تایبەت شێرگیرترین و وەفادارترین و سادقترینە لەسەر مەسەلەی نەتەوەی کورد و ڕێگا حەلەکانی لانیکەم واقعی و عینیترن و پێلەسەر ئەرزترن تا ئەو لایەنانەی دیکەی کە خۆ بە نوێنەری بەرەی ناسیۆنالیست و بێستا ئەو خواستی نەتەوەی لە کوردستانە دەزانن. ئەوانە ئەو بێستا هۆکارانن کە کۆمەڵە توانی هەم لەگەڵ ئەوەیدا کە خەباتێکی چینایەتی وەکو خەباتی کرێکاری و زەحمەتکێشان ڕەهبەری بکات، هیدایەت بکات و خۆی بە مدافع و پێشەنگی بزانێ، لە هەمان کاتدا ئەو ئەبعادانی دیکەش، ئەو لایەنە و ئەو قەزیانی دیکەشی خۆ بە خاوەن کردەوە لە بەرابەریاندا ئێحساس مەسئولیەتی کرد.
بەڵێ زۆر سپاس کاکەریم باسی داهاتوش بێن کۆمەڵە بۆ ئەوەی کە لە داهاتوشدا بتوانێت داینەمۆی حرەکەتی بەرینی جەماوەری بێت دەبێت چ بکات؟ ئەوانەی کە تا ئێستا کردوویەتی ئەگەرچی پراوپڕ نەبوون دیارە حەتمەن کەم و کەسری و ئەویان بووە کەم و کوڕیان بووە، بەڵام پێداگرتن لەسەر ئەوەی کە تا ئێستا لەسەر ئەو سیاسەتە لەسەر ئەو ڕەوشەی کە تا ئێستا بەرەو پێشی بردو باوەڕی من دەتوانێت بۆ داهاتوش ئەوە عینی بێت وە مەقبولیەتی بێ، بەڵام لەگەڵ ئەوەدا لە هەڵەکانی ڕابردووی دەرس وەربگرێت. ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە دەتوانێت داهاتوودا ئاسۆیشی ڕوونتر هەم بۆ کۆمەلگاوە هەم بۆ خۆی دیاری بکە. ئەو جەریان بێستا خوێندنەوەیکی واقعی و دروست بۆ کۆمەلگای ئێستاوە بە تایبەت بە دوای ئەو شۆڕشی کە بە ناوی شۆڕشی ژینان ناوزەت کراوە هەرێستاش ئیدامەی هەیە، مادام کە خوێندنەوە و هەڵسەنگاندنێکی دروست و دەقیقی بۆ کۆمەلگاوە بۆ ئەو شۆڕشە و مۆقعیەتی ئەو شۆڕشە و ویست و خواستەکان و ماهیەتی ببێت، دەتوانێت داهاتوش هەر بەو بێستا افتخار و شانازیەی کە لە ڕابردوودا بۆ خۆی کەسبی کردووە لە داهاتوشدا بەو ئیفتخارانەی خۆی زیاد بکاوە، لەسەر ئەو بێستا واقعی بوون و لەسەر ئەو متعهد بوون و وەفاداربوونی خۆی بەو ڕێبازە بمێنێتەوە، وەفادار بێت. بەڵام لە هەمان کاتدا وتم کە بۆ ئێستا بۆ شەرایطی ئێستا زۆرێک لەو تاکتیک و ڕەوش و خوێندنەوانەی کە لە ڕابردوودا بۆ کۆمەلگا بۆ شێوازی خەبات بۆ زۆرێک لەو قەزیانەی کە باسمان کردن چۆنیەتی بەرەو پیرچوونیان بۆ چارەسەریان بۆ جوابوەرگرتنیان بە ئامانجگاندنیان پێویستی بە نوێبوونەوەی شێوازی خوێندنەوە، نوێبوونەوەی بەرنامە، نوێبوونەوەی تەنانەت استراتێژ و لەگەڵ ئەوەدا بێستا تلاشکردن بۆ یەک گرتووی لێک نزیک بوونەوەیشی لایەنە سیاسەکان لەو پێناوەدا لەو شرایطە حساسەی ئێستادا کەمکردنەوەی بێستا ئیستیکاک و اختلاف و ناکۆچەکانی ناو لایەنەکان کە کۆمەڵە هەمیشە ئەو دەورەی زۆر بە بەرزسیجی و بە دروستی بینیەوە بە ئەوە لە داهاتوشدا ئەرشی سەرشانی کۆمەڵە دەبێت. یعنی مەجموعەیەک لەوانە دەتوانێت کە داهاتوویشی ڕوون لە بێستا نەخش و ڕۆڵی کۆمەڵە لە ناو کۆمەلگادا و لێکگرێدراوی و هەروەکو ئیدعا کراوە کە کۆمەڵە هەمیشە بەشێک بووە لە شۆڕشی بێستا لە جریانی شۆڕژگەرانە یا ئەو بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان لە داهاتوشدا بەشێک دەبێت لە بزوتنەوەی و بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستانیش پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە دەبنووە. بێگومان ئەو جریانە تا گەیشتن بە ئامانجە نهاییەکانی یار و یاوەر دەبن و کۆمەڵەش وەکو پێشەنگێکی وەفادار وەکو جریانێکە متعهدە بە و دروشم و بەڵێنیانەی کە بە کۆمەلگای داوە بە خەڵکی داوە لەسەروانە سوور دەبێەوە هەوڵ دەدات کە زیاتر لەوەی کە کردوویەتی لە کردەوەدا لە داهاتوودا بیسەلمێنێ و نیشانی بدات. بەڵێ کاکەریم من پرسیارێکم نەماوە لە کۆتایی بەرنامەکە ئەگەر پێتان خۆش ئامادە بە شتێکی نەوتراوکەن لە تولی بەرنامەکە ئاماژێ پێ نەدراو بفەرمونەوە پەیامتان بۆ هەرچێ باشکۆ بەڕێوەبرزنی مەراسمەکانی 26 ڕێبەندان لە ئەمساڵدا چیە؟ زۆر سپاس مادونبینیتان لێ دەکەم، دەستخۆشی بۆ بەرنمەیە بۆ هیدایەتی بەرنمەکە. لە کۆتاییدا قسەیشی زۆر نەماوە غێر لەوەی کە جارێکی دیکە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کرێکاران زەحمەتکێشان لە هەڵسوراوانی کۆمەڵی ناوەوە لایەنگران و دۆستان لە سەرجەم ئەو کەسانەی کە کورتترین ساتێکی ژیانیشان ئەگەر بێ لە ناو کۆمەڵەدا بەسەر بردبێت یاوەری ئەو سەهمیشیان هەیە لەو خەبات و لەو ئیفتخاراتانی کە کۆمەڵە بوویەتی. مادوونەبینی لە هەموو هاوڕێیان دەکەم، پیرۆزباییان پێ دەڵێم و داواش دەکەم یا چاوەڕوان دەکرێت کە بەهۆی ئەو تایبەتمەندیانەی کێستا لە ناو کۆمەلگای ئێراندا هەیەوە ئێمە لەگەڵی بەرەوڕووین و مناسبەتی 26 ڕێبەندانیش لەگەڵ ئەوانە هاو ئاهەنگە چاوەڕوان دەکرێت کە چ لە ناوەی وڵات بە ئیبتکاراتی بێستا هەڵسوراوان و لایەنگران و دۆستان و هاوڕێیانی خۆمان لە ناوە ئەوەندی کە لە دەستیان هات بێگومان بەرەو پیری ئەو ڕۆژەوە دەچن و ڕێز لەو ڕۆژە دەگرن. لەگەڵ ئەوەدا لە وڵاتەکانی دەرەوە لە زۆربەی وڵاتەکان تاوجگای ئاگادارم بەخۆشیەوە زۆر بە گەرم و گوڕی بەرەو پیری
ڕێزگرتن لەو ڕۆژەوە چوون لە یەک دوو وڵات بەرنامەکانیان بەڕێوە چوون تەنانەت لە تەلەڤیزیۆنیشەوە بڵاو بۆتەوە وە چاوەڕوان دەکرێت کە لە داهاتووشدا لە هەندێک لە وڵاتی دیکە بەڕێوەیە بەرنامەکانیان هەرچی باشکۆترە و بەرنامانە بەڕێوە دەبن. بۆیە غێرز ئەوە من شتێکی دیکەم نییە، بەڵام لە کۆتاییدا جارێکی دیکە چون ئەم ڕۆژە 26 ڕێبەندان بە بۆنەی گیان بەختکردنی کاک حەمەستنی کەریمیە جارێکی دیکە ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی و احترامی خۆم بۆ یاد و بیرەوەری و خاترەی ئەو ڕێبەرە بەرجەستەی کۆمەڵە ڕادەگەێنم و هیوای سەرکەوتنی بۆ ئێوە دەخوازم و جارێکی دیکەش پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو لایەن. بەڵێ زۆر سپاس کاکەریم دووبارە بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوە و ماندوو نەبوون و دەستان خۆش. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون ماڵەوە.